هەرگیز بیستوتە کە دەڵێن ژنان لە ڤینۆس و پیاوان لە مەریخەوە هاتوون، یاخود ئەمە تا چەند ڕاستەکە دەوترێت ژنان خۆیان لە خۆیان تێناگەن. سڵاوتان لێبێت لە نیا بەختیارم، باسی مێشکی ژنانتان بۆ دەکەم کە چۆن کار دەکات. زۆرجار جیاوازی بیرکردنەوەی ژنان و پیاوان ئەوەندە زۆرە، هەست دەکەن لە دوو هەساری جیاوازەوە هاتوون. ئەگەر مێشکی پیا و وێنا بکەین دەبینین هاوشێوەی چەند سندوقێکی بچووکە. کاتێک بیر لە شتێک دەکاتەوە سندوقێک دەردەهێنێت و ئەوەی تێدایە لێکی دەداتەوە بێ ئەوەی دەست بۆ هیچ سندوقێکی دیکە ببات. بەڵام مێشکی ژن زۆر جیاوازە، هاوشێوەی تۆپێکی گەورەی وایر وایە، بە جۆرێک هەموو وایرێک باوێرەکانی دیکەوە پەیوەستە. پەیوەندی نێوان ئەم وایرانە هەستەکان بەڕێوەی دەبن. بۆ نمونە پیاوان کاتێک دڵخۆش دەبن بیر لە هیچ شتێک ناکەنەوە، بەڵام کاتێک کە خەمبار دەبن نایەنەوێت سەبارەت بە خەمەکانیان بدوێن. بە پێچەوانەوە ژنان کە خەمبار دەبن پێویستیان بەوەیە دەری ببڕن. گەر کەسێک گوێیان لێ بگرێت مێشکیان سار دەبێتەوە. ئەگەر 20 چرکەش لە ئامێزیان بگرێت گۆڕانکاریەکی گەورە لە هەست و متمانەیاندا دروست دەبێت. بۆیە مێشکی ژن ئەگەر ڕووداوێک وەربگرێت و بیبەستێتەوە بە هەستێکەوە وای لێدێت بۆ هەمیشە لە بیری بمێنێت. لە ڕووی بیرکردنەوەوە پیاوان زیاتر بیر لەلایەنی زیندوی هەر شتێک دەکەنەوە کە دێتە بەرگوێیان، بەڵام ژنان دیدگا و سۆزی خۆیان بەکاردێنن بۆ لێکدانەوەی شتەکان و لە دەربڕینەکانیشاندا پەنا دەبنە بەر شاردنەوەی ماناکان و تێگەیشتن لێی دەدەنە دەست لایەنی بەرامبەر. ژنان جیاواز لە پیاوان بیرکردنەوەیان بە بازاڕیکردن کاریگەر دەبێت. هەر بۆیە زانایان پێیان وایە بەپێی ڕۆژەکانی سووڕی مانگانە حەزی ژن بۆ کڕینی شتەکان جیاوازە. بۆ نمونە لە هەفتەی یەکەمدا ژن کەمترین حەزی بۆ بازاڕکردن هەیە، زیاتر بیر لە پاکردنەوە و ڕێخستن دەکاتەوە. لە هەفتەی دووەمدا ئاستی ئیسترۆژین لە هێلکەداندا بەرز دەبێتەوە. لەم کاتەدا ژنان هەوڵ دەدەن سەرنجڕاکێش دەربکەون لای پیاوان، بۆیە گرنگی بە جلوبەرگ و ماکیاژ و ئەکسسوارات دەدەن. لە هەفتەی سێیەمدا ئاستی هۆرمۆنی پرۆجسترۆن بەرز دەبێتەوە، ئەمەش حەزی ژنان زیاد دەکات بۆ کڕینی کاڵاکانی ناوماڵ. لە هەفتەی چوارەمدا هۆرمۆنەکان ئاسایی دەبێتەوە و ژنان بیر لە شتی جۆرا و جۆر دەکەنەوە بۆ کڕین. جیا لەمانەش ژنان زیاتر لە پیاوان گرنگی زۆر بە هاوسەرگیری و دروستکردنی خێزان و هەبوونی منداڵ دەدەن. هەر بۆیە دڵخۆشکردنی ژن سەلیقەی دەبێت. لەلایەکی دیکەوە پیاوان دەبێت زۆر وریابن کاتێک ژن بەراورد دەکەن بە کەسێکی دیکە، چونکە لەو کاتەدا ژنەکە هەست دەکات شکۆی نەماوە. خۆ ئەگەر لە بەرچاوی کەسانی تردا وەسف بکرێت ڕاستەوخۆ هەستی شانازیکردنی بە هاوسەرەکەیەوە زیاتر دەبێت. بێگومان بیستوتە کە دەڵێن ژن مێشێک دەکات بەگامێشێک، واتە ژنان گرنگی بە بچووکترین هەڵە دەدەن کە ئەمە وا دەکات تەواوی ڕۆژەکە پێی خەمبار ببێت. بە پێچەوانەوە بچووکترین گرنگی پێدانیش بەختەوەری دەکات. هەر بۆیە ئەوەی زیاتر هەوڵی هەڵوەشاندنەوەی پەیوەندی هاوسەرگیری دەدات ژنە، چونکە ژن سروشتێکی دەمارگیر و هەستیاری هەیە. ئەگەر هاوسەرەکەی لەدەر ڕەفتاری باشدا یەک ڕەفتاری خراپی هەبێت ڕاستەوخۆ پەیوەندیەکەیان دەخاتە ژێر پرسیارەوە. خۆ ئەگەر ڕەفتارەکە بۆ ماوەیەکی زۆر بەردەوام بێت ئیتر بە تەواوی بیر لە هەڵوەشاندنەوەی پەیوەندیەکە دەکاتەوە. بە پێی لێکۆڵینەوە زانستیەکانیش پیاوان بە بەراورد بە ژنان زیاتر بیر لە سەرجەیکردن دەکەنەوە، بەڵام ژنان دوو ڕۆژجارێک حەز بەو کارە دەکەن. هەرچەندە پەیوەندیەکی سەرجەیی تەندروست ژنان زیاتر ئالوودە و پەیوەست دەکات بە هاوسەرەکانیانەوە، وەک دەربڕینی هەست و سۆز و بۆنی خۆش کە ئەمە هەستی ئارامی و دڵنیایی بە ژنان دەبەخشێت. ئێستا تێگەیشتیت کە بۆچی دەوترا ژنان لە ڤینۆس و پیاوان لە مەریخەوە هاتوون.